إذا كان كاس يخسر لقبك بس أو بتاني يقول تمام اللي دبا بريد وسيش كاش ملقب کێشەکانی ئەم دوایە گوندەکەی ئێمە دیارە ئەو ڕۆژە سات حربیە قاید عملیاتی کەرکووک هاتنەکەشی چۆن بوو هەرچی شیوخ و براگەورەکانی ئەو عەرەبەکانی ئەو عەرەبە هاوردەکان بەدووەکان دیارە داوەتیان کردبوو هاتن لەگەریان دانیشتن دیارە وعدەچیان پێداون کە ئەو سنوورەی کە ئێمە تێیدا دانیشتنەوە سنووری باو باپیرانمانە خاچی باو باپیرانمانە دەیانەوێت دەستیان بەسەدا بگرنەوە دیسانۆژی تعریبی بکەنەوە چی هەروەچی ڕژێمی پێش و چۆن تعریب کرابوو ئێستاش سات حربیات و برێنێری قاید عملیاتی کەرکووکە کە لە دوای ڕۆیشتنی کە وعدەکی بەوانەدا شتەکیان لە بۆ جێبەجێ دەکا لە دوای ڕۆشتنی وەکو نامەیەکی بەجێهێشت بوو بۆ خەڵکی سنوورەکە کە وەکو عشایری دەبێ ئەو کێشەیە چارەسەر بکەن ئەگەر نامە ئیشمان بە قانون و بەولانیە بە خۆشتان دەزانن ئەوە دەستەکی لە پشتەوەیە بە تەکید ئەگەر لە هەموو دنیا قانون ئەو ڕۆیژدە ئەتۆگەر بە قانون ئیژراکەی آخر بە کێشەی بە چارەسەری کێشەی عشایری کێشەی عشایری ئەوان دەیانەوێت عەرەبەکان لێرە نیشتەجێ بکەن عەرەبە هاوردەکەن لە ڕێی ئەو برادەرانەی پەرلەمانتارەکانەوە هەموو سەروی خۆمان و ئەوانەمان هەموو ئاگادار کردەوە هەموو دەسەڵاتدارەکانی با بڵێن پەیوەستن کوردن ئاگادارمان کردونەتەوە تر بەهانای ئەو سنوورە بێن يعني ما ننتظر امر لان احنا بلغنا الحكومه المركزيه ونحمل الحكومه المركزيه هاي النوب يعني كرها نحمل الحكومه المركزيه مسؤوليه هذه شمر كلها طالب حقه وعنده قرارات محكمه احنا عندنا 160 قرار هسه مكسب من قرارات المحكمه الاتحاديه وعندنا جناسي ومثبتين من هالمنطقه فاحنا اليوم حدنا ويا الحكومه بعد ما له حق علينا الحكومه ابد باي شيء ما له حق لان احنا بلغنا 100 مره اليوم صار لنا سنتين و6 اشهر ننتظر احنا الحكومه والحكومه ما تسوي شيء بس احنا اليوم ناخذ حقنا بدينا مشكله تحل المشكله ما يحلها ما تنفذ ما تنفذ ما حد ينفذ أنا عندي كتب دليل رسمية يعني أنا عندي كتاب رسمي أجي على بيتي وعندي قرار من المحكمة وجنسيتي وبيتي هاني باني ما حد ينفذ لي أنا إيش علي بالسياسة أنا جاي على بيتي إيش علي بالكردي إحنا من صرنا إحنا ولا كراد اليوم هي متجاورين إحنا ولا كراد مو شغلة قومية إحنا ماكو لا كردي ولا عربي ولا عندنا فرق بين هذا وهذاك انسان ماخذ بيتي وقاعد بيه بس هذه انا اريد بيتي ئەگەر ئێمە سیرکەین عێراق تا ئێستا وڵاتێکی مستەقر نیە ئەتوانم بڵێم وڵاتێکە کێشەیەکی زۆری کێشەی دارایی کێشەی ئەمنی کێشەی عەسکەری کێشەی کۆمەڵایەتی کێشەی حکومی یعنی تا ئێستا ئەبینین حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق تا ئێستا استقراری بەخۆیەوە نەبووینەوە تا ئێستا عێراق سیادەی نییە بە تاکید ئەوەی کە ئێستا ڕۆدا لەم سنوورانە پەیوەندی بەو ناجێگیرەی وەزعی عێراقەوە هەیە ئەوانەی کە جاران ئەتوانم بڵێم لە ڕابردوودا کە بوونەتە زەحیە حیزبی بەعز و ئێستا بەشێکی زۆری لە دام و دەستگاکانە ماونەتەوە لە وەزارەتەکانە ماونەتەوە لە هێزە ئەمنیەکانە ماونەتەوە بۆیە دیوە شاراوەکەی من بۆیە ئیبینم ئەو نەفەسە شۆڤینیە تا ئێستا لە هەندێک شۆن ماوە بە تەنانەت ئەم کێشانەی کە لەم سنوورانە هەیە پێوەستە بە مادەی 140ەوە لیژنەی مادەی 140 هەبووە سەرۆکی لیژنەکانی مادەی 140 هەمووی لە نەتەوەی عەرەب بووە و هەندێک بڕیاری عادلانە دەرچووە بۆی ئەو زوڵمەی کە لە کورد و لە نەتەوەکانی ترکراوە لەم سنوورانە بسڕێتەوە حکوومەتی عێراقی خۆی کۆمەڵێک بڕیاری دەرکردووە لەسەر تەوسیاتی لەسەر راپۆرتەکانی لیژنەی مادەی 140 بەڵام حکوومەتی عێراقی خۆی ئامادە نەبوو ئەو بڕیارانە جێبەجێکە بڕیاری 29 ساڵی 2012 حکوومەت خۆی دەری کردو بە ئیلغای عقودە زراعەکان و بگەڕێتەوە بۆ خاوەناسەرەکانیان بەڵام جێبەجێی نەکردووە بەدەیان تەوسیاتی لیژنەی مادەی 140 و بڕیاری حکوومەت هەبووە تا ئێستا خۆی جێبەجێ نەکردووە یعنی ئەم کێشانەی کە لەم سنوورانە هەیە کێشەیەکی بەپێی دەسوور چارەسەر کراوە بەپێی یاسای عێراقی چارەسەر کراوە بەڵام وەزارەتەکان تا ئێستا وەزارەتی دادا وەزارەتی کشت و کاڵە ئەنجومەنی باڵای دادوەریە خودی ڕئیسی وزەراکە خۆیان
بڕیارەکانیان دەرکردووە کە جەختیان لەوە نەکردێتەوە کام بڕیاران جێبەجێکرێ ئەو بڕیارانەی کە دەرچووە شۆڕ کراوەتەوە دراوە نوسخە دراوە بە هەموو وەزارەتەکان بۆ جێبەجێکرد وەڵام ببینین جێبەجێ نەکراوە بۆیە من ئەیگەڕێنمەوە بۆی کە تا ئێستا نەفەسێکی شۆڤینی هەیە و بەو نەفەسە شۆڤینی ئیشەکەن و تا ڕادەیە ئەتوانم بڵێم ئەم حکومەتانە پابەند نین بەو دەستورەیە بەو دەستوری کە خەڵکی عێراق دەنجی لەسەر دراوە بەو بڕیارانەی کە خۆیان دەریان کردووە